لە میانەی هەفتەی 15 خولی نایابی عێراق یانەی پێشمەرگەی سلێمانی لە کەشێکی تاو بەهارەدا لەسەر یاریگای فەرماندەی تایبەت بە خۆی میوانداری لە یانەی مەسافی باشوور کرد. سەرەتای گێمی یەکەم تا نیوەی ئەو گێمە دیمەنی کەوتنی یاریزانان و هاتنە ناوەی پزیشکەکان دیارترین دیمەنی یارەکە بوو. بەڵام دواتر و لە خولەکی 26دا محەممەد تەقی گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار کرد. ئەو گێمەش بەو تاکە گۆڵە کۆتایی هات. لەگەڵ دەستپێکی گێمی دووەم ڕاهێنەری مەسافی 4 گۆڕانکاری بە سەریەکەوە ئەنجامدا. دواتر لە هێرشێکی مەترسیداردا یاریزانانی مەسافی 2 جار تۆپیان بەستونی گۆڵی پێشمەرگەدا کێشا. لە خولەکی 64دا ئەحمەد محەممەد گۆڵی یەکسانی بۆ یانەی مەسافی تۆمار کردەوە. پاشان ڕاهێنەری پێشمەرگە بە 3 گۆڕانکاری وەڵامی دایەوە و لە خولەکی 85دا حوسێن نەجم گۆڵی دووەم و برنەوەی بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار کرد. لە کۆتاییدا بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک پێشمەرگەی سلێمانی یارێکی بردەوە و 3 خاڵی گرنگی بەدەستهێنا. تا بەنای خۆی گەورە سوپاس بخوا برنەوەی زۆر گرنگ بوو چونکە ئەمە زیاتر پێشەنگەکەی قایم دەکردین. مەسافی جنوبی منافسی ئەمە 22 خاڵی هەیە. سوپاس بخۆیان برمان و لە مناسبەت چوونە پێشەوە. تایمی یەکەمی زۆر باشتر بوون بەس سەرەتای تەمی دووەمەوان هەندێک گۆڕانکاریان کرد زەختیان لێمەکرێ مە کشاینەوە کە کشاینەوە دو ئەوە سوپاس بخۆیمە کاپتن هەندێک گۆڕانکاری کرد و سوپاس بخواتینەوە یاریەکە توانیمان دوو بە یەکسەر کەوتو بیت. لە گێمی یەکەم ئاستمان وەک پێویست نەبوو گۆڵێکمان لەسەر تۆمار کرا. لە گێمی دووەم سوپاس بۆ خوا ئەنجامەکەمان یەکسان کردەوە. نزیک بوو لەوەی براوەش بین و دەرفەتی ئاسانمان لەدەستدا بەڵام بەهۆی هەڵەی تاکە کەسیەوە شکستمان هێنا. ئینشاءالله بۆ داهاتوو باشترە بین. بەم برنەوەیش پێشمەرگەی سلێمانی خاڵەکانی بۆ 28 خاڵ بەرز کردەوە و بە کاتی پارێزگاری لە پێشەنگی کۆمەڵەکەی کرد. یانەی مەسافیش بە 21 خاڵەوە بۆ خانەی پێنجەم دابەزی. بڕیار تەها کەناڵی پەیام سلێمانی.